هەوڵەکان بۆ ڕێگری لە گۆڕانکاری لە پەروەردەی ئاین بەردەوامی هەیە. ڕێکخراوەکان و بەشێک لە حیزبە سیاسیەکان لە نێویاندا کۆمەڵی دادگەری دووپاتی دەکاتەوە. هەر هەوڵێک بۆ گۆڕینی پەروەردەی ئاین جێگەی قبوڵ نییە. بەشێک لە مامۆستانی زانکۆش هۆشداری دەدەن و دەڵێن هەر پلانێکی لەم جۆرە هەبێت ڕوبەڕووی دەبنەوە. ڕێی جیاواز خرار و بەڵام هەموویان بە ئامانجی ئەوەی کە کارێ بکەین بۆ جەماوەری موسڵمانی کوردستان جێگای دڵخۆشی بێ بۆ ئەوەی کە شتێک لە پەروەردەی ئیسلامیە نەگۆڕێ لە مەنهەجی پەروەردەی ئیسلامیە نانەندێ یاخود نەندێ کە دژ بێ بە جەماوەری موسڵمانی کوردستان، دژ بێ بۆ بیر و باوەڕێکی کە موسڵمانان هەیەنە، دژ بێ بە گەلی کوردستان. ئەم بوردە ئامانج دەوەیە کە کارێ بکەیت کە کارێ بێ کارێکی هۆشیارانەی پەروەردەیانە بێ. بۆردی توێژینەوەی سیاسی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری لە سلێمانی گفتوگۆیەکی کراوەی ساز کرد. تیایدا قسە لەسەر گۆڕینی پرۆژە یاسای پەروەردە کرا. دوای گفتوگۆیەکی دوو کاتژمێری بڕیاردرا ڕاستپاردەیەک ئامادە بکرێت بۆ بەدەداچوون لەسەر پرۆژە یاساکە. پرۆژەیەکماندایە لیژنەی پەروەردەی پەرلەمان کە ئەو خاڵانە دەبێت جێ بکرێتەوە. یەکەم مەسلەی وشەی جێندەر کە لا بدرێ وشەیەکە بەڕاستی باسی هاوڕەگەزبازی کۆمەڵی بابەتەکان خۆشبەختانە دیارە لە لیژنەکە و وشەیە لادراوە، بەڵام لە کۆی پرۆژەکە ئێمە لە 197 مادە ئێمە تێبینی و ڕخنەی زۆرمان هەیە بە تایبەتی پەروەردەی ئیسلامی کە پێگەیەکی نییە لەناو ئەو مادەیە کە بە ناوی وانەی ئاینی هێنراوە. ئێمە باسی ئەومان کردوت پەروەردەی ئیسلامی هاوتای وانەی هونەر و وەرزش هەیە، دەبێت پەروەردەی ئیسلامیش هەبێت و مامۆسایانیشی بۆ تاعین بکرێت لە ناکرێت لە 7000 قوتابخانە 1200 مامۆسای زانستە شەرعیەکان هەبێت، دەبێت دانرێ و مەنهەجێکی بەهێز بکرێت و سەرپەرشتیاریشی هەبێ هاوتای بەخا و لە کۆی ئەوەی کە دەسەڵاتی گۆڕینی مەنهەجەکەش ئەوە لیژنەیەکی پسپۆری هەبێ و کۆمەڵی بابەتە لە فەلسەفەی پەروەردەی ئاین و مەسلەی بڕوابوون بەخوا و ئەمانە دەبێت جێی بکرێتەوە. ناکرێ ئەم بابەتانە لادراوە. ئێمە ئەمانەوێت پەروەردەکە پەروەردەیەک بێت لەگەڵ کەلتور و ئاینی کوردستانە بگونجێت. ئەمە بابەتێکە ئەبێ ئێمە هەستی پێ بکەین و لێی جیاکەین. بوونی هەیە پرۆژەکە، ئەوانیش نکۆڵی ناکەن کە بوونی هەیە، بەڵام ئەڵێن داخراوە و ئیشی لەسەر ناکرێ و بڕوامان پێی نییە و دڵنیایی ئەدەین کە ئێمە پەروەردەی ئیسلامیمان چاپ کردوەوە بە چاپی نوێەوە. بەڵام ئێمە لە مادەی 14 وەک باسم کرد لە فەقەڕەیەکە کە ئەڵێ وەزارەت ساڵانە ئەتوانێ هەموار و دیڕاسە و پێداچوونەوە بە پرۆگرامەکانە بکە. ئێمە ئەڵێن لەوێوە ئەتواندرێ لە داهاتوو دزە بەوە بکرێت کە ئەم بابەتە نوێ بخرێتە ناو پرۆگرامەکانی خوێندنەوە، بۆ چونکە تۆ مەنهەجەکە حڕت کردووە، دەسەڵاتی وەزارەتت واڵا کردو بۆی کە پێداچوونەوەکە بابەت زیادەکە لە پرۆگرامەکانی خوێندن. لە ئێستاە وجودی نییە بە ئیشکردن لەسەری ئەوان ئەڵەن ئێمە ئیش لەسەر ناکەین، بەڵام ئێمە کێشەمان بۆ داهاتووە کە ڕێگریەکی قانونی لە نێو یاساکە هەبێ کە پەروەردەی ئیسلامی پەروەردەیەک بێ سابت بێ بە ناونیشانی پەروەردەی ئیسلامی کە لە داهاتووە دەستی بۆ نەبردرێت. فشارەکان لەسەر وەزارەتی پەروەردە و ئەو پرۆژە یاسایە ژوای کردووە کە وەزارەتی پەروەردە بڵێت هیچ بابەتێکی گۆڕینی پەروەردەی ئاین لە گۆڕێدا نییە، بەڵام شارەزایان دەڵێن هەمیشە ئەگەرێکی کراوە هەیە بۆ ئەوەی ئەو بابەتە بە شوێنەی بخزێنرێتە ناو پرۆگرامی خوێندنەوە، بۆیە ئەوان ڕێگر دەبن لە بەردەم هەر گۆڕانکاریەک لەم وانەیەدا بکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.